ڕۆژە دوێە لە چەند باژارن هەرێما کوردستانە عێراقی خۆپیشاندانین دژی حکومەتێ تێنکردن و هێزین ئەولەیە بتوندی بەرسڤاوان ددەن دە ئەنجامدا چەند خۆپیشاندەر هاتنە کوشتن و بریندار بوونە گەلۆچ لە هەرێما کوردستانی دەبە دەگەلمە ڕاستەوخوا بسکایپێ ئاریان ڕەوف مامۆستا لە زانکۆیە گەرمیان کاک ئاریان ئەم کاتت باش بەر لە هەموو شتێک ئەگەر ژمارەی قوربانیەکان کە دەنێن بریندار و کوشتی هەیە لات هەبن پێمان بڵێ. ئەم کاتان باش دیارە بەداخەوە بەهۆی ئەوەی کە تونوتیژەکان بەردەوامە لایەن هێزە ئەمنیەکانەوە تاوەکو ئێستا ئامارەکان بە دەقیقی لە بەردەستانین تەنها ژمارەکان ئەتوانین بڵێن سعات بۆ سعات زیادەکە بۆیە بە ڕاستی هیچ داتایەکی زۆر وردم لەم ئان و ساتە لە بەردەستانیە تەنها ئەوە نەبێت کە چەند خۆپیشاندەرێک بارودۆخی تەندروستیان خراپبووە لە شاری کۆیە ڕەوانەی شارەکانی ترکراون کە تەندروستیان باش نییە بەدەر لەوە کە ژمارەکان وەکو پێشتر وتم لە ئانوساتە بەرەو زیاد بوونە. بەڵێ کاک ئاریان تا ئێستا ئێمان نازانین ڕێکخەرانی ئەم خۆپیشاندانانە چین چ کەسانێکن چ پارتێکە چ کەسانێکە بە دوای یان داوای ئەو خۆپیشاندانان دەکەن خۆپیشاندەران لە جادەکان داوای ڕوخاندنی حکومەت دەکەن یعنی نەبوونی ڕێکخەری خۆپیشاندەر نابێت بەهۆی ئەوەی کە لە کۆنتترۆلا دەرچێ دیارە بەڕاستی ئەم خۆپیشاندانانە هۆکارەکەی ئەوەیە کە ئێستا بینین هیچ ڕابەرایەتیشی نییە لەبەرەوەی پێم وابێ خۆپیشاندانێکی خۆرسکە بەڵام ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا چەند بزوتنەوەیکی سیاسی لە هەرێمی کوردستانە بانگەشان بۆم خۆپیشاندانانە کردووە بەڵام ئەساسی یاخو بنەڕەتی خۆپیشاندانەکە خۆرسکە هەر بۆیە تاوەکو ئێستا هیچ کەسی ڕابەرایەتی ناکە بە بڕای من ئەگەر ڕابەرایەتیکردنەکەیشی لە یەک دوو ڕۆژی ئایندا نەگرێتە دەست تەشەنەکە بۆی کە تونوتیژی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە خراپتر بەرامبەر خۆپیشاندان بکرێ بە حکمی ئەوەی کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ وەڵامێکی بۆ خۆپیشاندەران نییە و ئامادەش نییە تاوەکو ئێستا هیچ لە دوانێکی دڵخۆشکەر بە خۆپیشاندەران بکە. باشە ئالتەرنەتیڤ چییە؟ ینی خەڵک داوا دەکات کە ئەم حکوومەتە نەمێنێ کەسێک هەیە بڵێ ئەگەر حکوومەت نەما چی دەبێ؟ دیارە دوای شکستی شانزەیدا کە هەرێمی کوردستان بەشێک 150 خاکەکەی لەدەستدا بەشێک لە هێزە سیاسەکان کە پێشتر لە ناو حکوومەتە بەڵام بە دەرکرابوون بە دیاریکراویش بزوتنەوەی گۆڕان ڕێگە چارێکی خسە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانی ئێستا ئەوشەوەیە کە حکوومەتێکی ڕزگاری نیشتمانی دروست بکرێ بە حکومیەوە یەک شکستی هێنا بە حکومیەوەی دووەم کۆتایی حکمڕانەکەی هاتووە بە حکومی خولی پەرلەمانی کۆتایی هات بەڵامان مودەیان درێژ کردەوە ئەو شوەیە کە حکوومەتێکی ڕزگاری نیشتمانی دروست کرد پێم وابێ لەم ئان و ساتەشە ئەکرێ ئەو حکوومەتی ڕزگاری نیشتمانیە ببێ بە دیلێک بەڵام بە بڕای من ئەگەر بێت و ئەم هێزە سیاسیانە وەڵامیان بۆ ئەمە نەبێ لە دوو ڕۆژی ئایندا و کاتە کۆنتترۆلی ئەم خۆپیشاندانە لەدەست دەرەچێ بەوەیە و کاتەیە حکوومەتی ڕزگاری نیشتمانیش ناتوانێت دەنگ و سەدای هاوڵاتیان و خۆپیشاندەران بکاتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان شار و تونوتیژەکان کەم بێتەوە. باشە کاک ئاریان دیارە ئەمڕۆ خەبەرێکمان هەبووە دیسان لە پێنجوین لە خاڵی سنووری باشماخ قەزای پێنجوین دیسان خۆپیشاندان بووە خەڵک ڕێگای هاتوچۆی تانکەرە نەوتیەکان بۆ ئێران ڕێگان لێ گرتووە و دیارە چەند تانکەرێکیان سوتاندووە چاوەڕوانی زیاتر تونوتیژی دەکرێت لە هەرێمی کوردستان ئەگەر حکوومەت نێت و جێ لە داواکاری خەڵک نەگرێ؟ بەڵێ بێگومان تونوتیژەکان زیاترە بێ بە حکمیەوە یەک هێزە ئەمنیەکان وەڵامیانە دەنەوە دووش حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی نییە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بەرپرسی سەرەکی لە ئەم دۆخەی هەرێمی کوردستانی تایە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی ڕوونیان بۆ خواستەکانی شەقامی کوردی نییە هەر بۆیە ئەبینی ڕۆژ لە ڕۆژدا ئەخواست و داخوازەکانی خۆپیشاندەران زیادەکە ڕۆژ یەکەمەوە بوو کە حکوومەتی ڕزگاری نیشتمان بێ بەڵام ئەوتان لە دوێنەوە لە دوای ئێوارەکەیەوە بە جۆرێک لە جۆرەکان داوای ئەوەیان کردووە کەم حکوومەتەیە بڕوخێ بۆیە هەتا وەڵامەکان دواب بکەوێت تاوەکو ڕێگە چارەکان دواب بکەوێت تونوتیژەکان هەڵەکشێن بەرەو سەرتر شلان هێز ئەمنیەکانەوە بێ بەرامبەر بۆش پەرچەکرداری خۆپیشاندەران زیادەکە. ئاریان ڕەوف مامۆستا لە زانکۆی گەرمیان ڕاستەوخۆ بە سکایپ لەگەڵ کورد کۆنەکشن بوو زۆر سپاس سپاس بۆ بەڕێستە.